لەگەڵمانەوە و هەر لە شاری هەولێرەمێنینەوە و لەوێ چالاکیەکی دیکە هەیە کە ئەویش نووسەر عەبدولخالق فەرهادی نوێترین کتێبی شەعری خۆی بڵاو کردەوە. هذه قصيدة شعرية رق وطق یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر کۆڕێکی بۆ عەبدولخالق فەرهادی سەرۆکی لق و نووسەری کتێبی ماڵی خەون لە کۆڕەکە نووسەر چەندین پارچە شاری ناو کتێبەکەی خوێندەوە و لەگەڵ باسکردنی ناوەڕۆکی بەرهەمە شاعرەکانی شاعێرانی عەرەب ئاماژەی بەوەش کرد کاری وەرگێڕان و نووسینی ئەم کتێبە ماندووبوونی چەندین ساڵی ڕابردووە بە هیوای ئەوەی سوودی هەبێت بۆ خوێنەران. مثلا تو إما السيد اللي كان مشروع جاء جوز من التلفزيون كان نمرة بعض آخر أو شريك يعني لو من الذات قربان لك تمثل كانوا جاب الوزارة وهم كوريان لهم زيادة زماني أو شعراني أحياء بيقرأ يقولوا پرۆسەی وەرگێڕان بۆتە بەشێک لە ئەدەبی کوردی کە ئەوەش یەکێکە لە پرۆسە هەرە دەوڵەمەندەکان و دەوڵەمەندکردنی ئەدەب و شعری کوردیش ئەوەی ئەمڕۆ کە ئێمە کردمان بە کۆڕ بنای ماڵی خەون کە بژاردەیەک بوو لە شعری بیانی و زیاتر شعری عەرەبی بەسەریدا زاڵ بوو یعنی کە وەرگێڕدرا بوون یەکەم جارە مەسەلەن بتوانی گۆرانی ئوم کەلسوم گۆرانی عەبدولحەلیم حافز کە خەڵک گوێی لێ دەگرێت بە کوردەکەی تێی ناگا ئەوە مەسەلەن فەیروس بە هەمان شێوە کاک عەبدوڕەحمان فەرهادی بە کوردی جوانەکەی یەک لە وەرگێڕە هەرە باشەکانی شەعرە یعنی چۆن شەعر بە زمانێکی پاراو دەنووسێ و وەکو کەسێکی شارەزا لە بواری هەم ڕێنووس هەم داڕشتن ئەم شعرانەش وەکو ئەوەی خۆی نووسی بیتن چۆن کاتی خۆی کە خەیام کراوە بە کوردی ئینسان هەندێک کەسەوە دەزان خەیام شاعرێکی کورد بووە ئاگاداری ئەوە نین کە هەژار مکریانی یان عەونی شاعر یان شێخ سەلام ئەو شعرانیان کردو بە کوردی قوربان لك تمثل كانوا جاب الوزارة وهم كوريان لهم